تایبەت بە کۆنفرانسی ساڵانەی پزیشکانی منداڵان لە قەتەر من میوانێکی تایبەتم ئەبێت کە لە کۆمەڵەی پزیشکانی کوردستان کە پزیشکانی منداڵانن لە قەتەر ئامادەی لەگەڵمان تایبەت بە کۆنفرانسەکە گفتوگۆی زیاترەکەین لەگەڵ دکتۆر محەممەد حەسەن پزیشکی پسپۆری منداڵان و بەشداربووانی کۆنفرانسی پزیشکی منداڵان لە قەتەر کە لەوێ ئامادەن لەگەڵمانن. ئەم کاتت باش دکتۆر دەمەوێت زیاتر وردەکاری کۆنفرانسی پزیشکی منداڵانمان بۆ باس بکەیت کە چییە و باس لە چی ئەکرێت؟ بەڵ ئەم کاتتان باش. ئەم کۆنفرانسێکی دەکرێت بڵم ساڵانەیە. ئەمە حوتەم کۆنفرانسە کە وەکو کۆنفرانسێکی نێودەوڵەتی ئەم ساڵ لە وڵاتی قەتەر بەسترا بە بەشداری کۆمەڵی پزیشکانی عراقی، کۆمەڵی پزیشکانی کوردستان و کۆمەڵی پزیشکانی عەرەب و چەندین پزیشک لە هەموو وڵاتانی جیهانەوە دەکرێت بڵم زۆربەی وڵاتانی جیهان کە بەشدارن تێیدا کۆنفرانسێکی زانستی ئەکادمی و کۆنفرانسی گەیاندنی پەیامی زانستی تازە و نوێگەری و گۆڕانکاری تازەیە دەربارەی ئەو کێشە و گرفتانەی کە تووشی منداڵان دەبن، دەربارەی ئەو چارەسەریە تازانەی کە خراونەتە ڕوو بۆی کەوا منداڵان بە شێوەیەکی دروست و بە شێوەیەکی زانستی تازە منداڵانی کوردستان بە تایبەتی و عێراق دانەبڕێن لەو گۆڕانکاریە گەورەیەی کە لە سەردەمی تازە و سەردەمی پزیشکی ئێستا لە وڵاتانی جیهان بە تایبەتی وڵاتی پێشکەوتەکان بەخۆی دەبینێت. باشە دکتۆر کێم کۆنفرانسی ڕێک خستووە لەلایەن کێ بەڕێوە ئەبرێ بۆچی لە قەتەر ئەم کۆنفرانسە بەسراوە؟ بەڵێ خۆی بەڕێوەبەری کۆنفرانسەکە بەڕاستی بە شانازیەوە دەڵێن کە پزیشکێکی کووردە خەڵکی دۆوەک بەڕێز دکتۆر خەلەف گەرگەری کە دەکرێت بڵام کەسێکی چالاکە کەسێکی لە خۆبوردەیە ئەو هەستاوە بە دروستکردنی پەیوەندی و پەیوەستبوون لەگەڵ پزیشکانی وڵاتانی پێشکەوت و لەگەڵ پزیشکانی کوردستان پزیشکانی عێراق هاتووە بەرنامە ڕێژێکی کردووە بۆ ئەوی کە لە ڕێگەی ئەو جۆرە کۆنفرانسەوە پزیشکان لە وڵاتانەوە بێن بەشدار بن تاوەکو وڵاتی خۆمان چ کوردستان بێت چه عێراق بێ سود ببینن لە زانیاری تازە جیاوازەکان و پێشکەوتوەکان و هەر سوپاس بەخوا بەشێکی زۆرمان پزیشکانی کوردستان ئامادەین. باشەکەوا بێ دکتۆر بە تەمانین ساڵانی داهاتوو لە کوردستان ئەم کۆنفرانسە ئەنجام بدێت یاخود هیچ ئامادەکاری و هیچ بیرۆکەیەک لەو بارەیەوە هەیە؟ خۆی دەکرێت بڵێم لەبەرەوەی کۆنفرانسەکە نێودەوڵەتیە هەر ساڵە لە وڵاتێک کراوە، بۆ نمونە ساڵێک لە تورکیا کراوە، ساڵێک لە هەولێر کراوە، ئەو ساڵ لە قەتەرە، ساڵی دابێ لەوانەیە لە دووبەی بێ و ئەگەری ئەوەی هەیە بۆ نمونە ساڵێ بۆ لە سلێمانی کراوە مەرج نییە تەنیا بڵێن پەیوەندیەکە بۆ وڵاتێک بێت یاخود لە چ شوێنێک ئەنجام بێت. ئەوەی کە گرنگە ئێمە کۆبنەوەی پزیشکانە گەیاندنی پەیامی زانستیە، گەیاندنی لایەنی ئەکادیمیە و وەرگرتنی ئەو بابەتە زانستی تازانەیە کە ئێستا ئەمڕۆ ڕۆژ بە ڕۆژ یاخود کاتژمێر بە کاتژمێر دەکرێت بڵێن سەردەمی جیهانی پێشکەوتوودا بۆ شوێ بەڕاستی زانست بەردەوام لە پێشکەوتنە بۆیە هیچ جیاوازێک نییە لە وڵاتێک بۆ وڵاتێکی دیکە و ئێمە دەمانەوە وەکو پزیشکان کە چۆن ڕێکخراوی پزیشکانی بێسنوور هیچ سنوورێکی نییە لە ئاسی جیهان ئەو کۆنفرانسە نێودەوڵەتیش بە هەمانشەوە بۆی کە هەم کللتوری وڵاتانی دیکە هەم شێوازی ژیان و هەڵسوکەوتی پزیشکان و زانستی تازەی وڵاتێکی تازەتر بۆ نمونە هەر ساڵی لە وڵاتێک ببەستێت بۆی کە شێوازی پێشکەوتووی ئەو وڵاتەش بۆ نمونە ببێت هاوکار تاوەکو یارمەتی دەربێت بۆ زیاتر گەیاندنی پەیامی زانستی بۆ پزیشکانی کوردستان بە تایبەتی و هەموو عێراق. باشە دکتۆر جەنابەت ئاماژە بۆکەیت کە گەیاندنی پەیامی زانستی و هەروەها پێشکەوتنەکان لەم جۆرە کۆنفرانسە زیاتر باسی لێەوە ئەکرێت چەند گرنگە کە کۆنفرانسی لەم شێوەیە بەردەوام ئەنجام بدرێت و ئایا لەناو ئەم کۆنفرانسە هیچ ئاماژەیەک بۆ ئەوە هەیە کە چ جۆرە نەخۆشیێکی منداڵان ئێستا لە جیهاندا زۆر بەربڵاوە باس لەوە کراوە هیچ جۆرە نەخۆشی دەستنیشان کراوە؟ بێگومان هەموو لایەنەکانی ژیان یاخود هەموو ئەو گەشە و گرفتە تازانەی کە دەکرێت بڵێم زوو یاخود ماوە زیاتر سەر هەڵدەدەن باسی لێەوە دەکرێت. ئێستا کە دەکرێت بڵێن نەخۆشی یاخود کۆنیشانەی ئۆتیزم کە باوە و بۆ نمونە ناو خەڵکدا زۆر دەکرێت بڵێم شتێکی وایە کە خەریکە بڵاو دەبێتەوە خەڵک زۆر دەبیستیان خەڵک کێشە و گرفتی لەگەڵی هەیە لەو کۆنفرانسە باس کراوە و چارەسەری پێویستی یاخود تازەترین شێوازی چارەسەرکردنەکان چییە کراوەتە ڕوو
بێگومانەوە بۆ پزیشکانە بۆی کە پزیشک بتوانێت لە ڕێگەی ئەو بابەتە زانستی کەوەری دەگرێت بە شێوەیەکی کردداری بیگەنێتە دەستی خەڵکو و خێزانەکان و نەخۆشەکان سوودی لێ ببینن. ئەوە یەک لەو بابەتانەیە. هەموو کۆمەڵە دەکرێت بڵم بەرۆکی منداڵان دەگرن چ بەردەوامن یاخود قورسن یان جیاوازن هەمویان باز دەکەن بۆ چارەسەری پێویست دەکرێتەوە. ئەوەی گرنگەوەیە دەکرێت بڵم نوێگەری چییە دەربارەی چارەسەرکردن یاخود نیشانەکان یان چۆن بتوانین کە بە شێوەیەکی زانستی بە کۆتا بڕیاری لیژنەی زانستی چیانی بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشیانە چییە ئەوە دەکرێتە ڕووباز دەکرێت وەکەوە پزیشکان بە تەواوی بتوانن سوودی لێ بگرن. بەڵێ ئێمە سپاس دەکەین دکتۆر محەممەد حەسەن پزیشکی پسپۆڕی منداڵان و بەشداربووی کۆنفرانسی پزیشکی منداڵان لە قەتەر میوانی کوردستان 24 بووی. سپاس.